لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا وەک پێشتریش ئاماژەمان پێکرد باس لە بابەتێکی گرنگەکەین هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی خودی و باسی لێکراوە هەم ئاینی پیرۆزی ئیسلامیش گرنگی پێداوە باسی کردووە و ڕێگە چارەکانیشی بۆ داناوە ئەویش بریتە لە چی شێوازی کۆنتترۆلکردنی خود لە کاتی تووڕەبووندا بێگومان لەسەر تووڕەبوون قسە و باس زۆرە ئیمامی عەلی دەفەرمێت تووڕەبوون سەرەتاکەی شێتیە و کۆتایەکەشی پەشێمانیە پێغەمبەری صلی الله علیه وسلم بەفەرمێت دادوەر و قازی بۆی نییە لە کاتی تووڕەبوونە دادوەری بکات بێگومان ئەمانە هەموو حکمەتی خۆی هەیە هەروەها دەوترێت شارەزایانی بواری فقهی ئیسلامی دەڵێن ئەوانەی لە کاتی تووڕەبوونێکی لە ڕادە بەدەرا تەنانەت لەگەڵ خێزانەکانیانە تووشی گرفتێکە بن و تەلاق تێبە بە سەر زمانیانە ئەم جۆرە کەسانەش تەلاقیان ناکەوێت دەبەرەوەی کە لە حاڵەتێکی تووڕەبوونی یەجگار لە ڕادە بەدەرن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد میرانی ڕاهێنەری پەرەپێدانی خودمان کردووە کە بە سوپاسەوە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمان میوانە کاک محەممەد بەخێر بێت زۆر سوپاس وەرەسان خێر بۆیەوە بەخێر بێ ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین تووڕەبوون چییەوە چه حاڵەتێکە و بۆ کەسێک تووڕە ئەبێ هۆکاری تووڕەبوونەکەی چییە؟ بەڵێ طبیعی تووڕەبوون بوونێکە ینی لە هەموو مرۆڤایەتیا هەیە لە ناخی هەر کەسێکی شا بەرجەستەیە بەڵام ڕێژەیە گۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بۆ ئەم شتەی ناوناخیەتە دەرەوە بۆ دەرەکەوێ طبیعی شتێکە ئیتر ڕاست بێ یا هەڵە بێ تۆ بەدڵت نییە ڕاست بە بەرامبرت ئەکرێ ڕووداوێکە ڕوئەیە کاردانەوەیەکە طبیعی تووڕەبوون کاردانەوەی خۆی کارێکە کراوە پێشتر بەدڵتە یا بەدڵت نییە ڕاستە یا ڕاست نییە هەر کامێکیان هەیە تەمانە ئەبێ بەدڵت نەبیافوو بەڵام ڕاستە ڕاست نییە حەقە حەق نییە واکە کە تۆ تووڕەبی بەڵام ڕێژە ینی کارەکە چەند سەخت بێ بەرامبرت و ڕێژەی تووڕەیی خۆ گریتۆ هەموو ئەمانە کاریگەریان هەیە لە ئاستی تووڕەبوونەکە تووڕەبوون شتێکە کە ناشیرینیە کە با بڵم ئەچێت بەبەرگی توێ ینی ئەکرێ بەبەرگی توێ واکات لە لای هەر کەسێک بۆ کەسێکی تر تەمان وەکوتم ڕێژەکەی جیازە بەڵام واکە تووڕەبوون لە لای هەر کەسێک کە دەرەکەوێ ناشیرین بێ ئەیترێ و کەسە هەر جوانیەکی هەبێ تووڕەبوون واکات کەسایەتی تۆ لەکەدارەکات هەڵبەتەوە کەسی کە تووڕابێ کەسایەتێکی ئەی شێوێنێ تووڕەبوون واکە عەقڵی لە جەستەی جیاکاتەوە تووڕەبوون واکات بڕیارەکانی دروست نین تووڕەبوون واکات خۆی لە ناخی خۆیان نامڕتاحە بێ تووڕەبوون یعنی تووڕەبوون زۆر خۆی کاردانەوەیە بەڵام زۆر کاردانەوەی تریش بە دوای خۆیان ئەهێنێت بابەتێکی دەرونیشەوە نیە بە دڵنیاییەوە بەڵام وەکوتم لە ناخی هەمومانە هەیە بەڵام بە ڕێژەی جیاواز و بە ئاستی جیاواز زۆر باشە مامۆستا محەممەد ئەم تووڕەبوونە کە ئاماژەت پێکرد لە هەموو مرۆڤایەتیا بوونی هەیە بەڵام ئەوەی کە گرنگە کۆنتترۆلکردنیەتی و ئەمەش بابەتەکەمان لەسەر ئەوەیە ڕاستە لەوانەیە لەو کاتانەدا زۆربەی کاداگات لە خۆت نەمێنێ و کەسە ینی کۆنتترۆل نەکرێ بەڵام هیچ پێشوەختەیەگەیە کە پێش ئەوەی تۆ تووڕەبیت با بڵێ کۆمەڵی ڕاهێنان کۆمەڵەشت هەبێ کە تۆ لە کاتی تووڕەبووندا خۆت بگریانی نێڵێ و بە دڵنیاییەوە بە دڵنیایەت کۆمەڵ ڕاهێنان و تەکنیکەیە بەڵام باش شتەکەش زۆر زۆر قۆدەست نەکەین هەمومان ئەوەی کە هیچ ڕاهێنانێکی نەکردووە ئەوەی کە هیچ تەکنیکێکی نەبینیوە نییە ئەوەی کە نازانم ینی هیچ شارەزایەکی لە بواری گەشەپێدان و هاندان و خۆبەڕێوەبردن و خودناسی و کۆمەڵەشتا هەیە نییە ئەتوانێت ینی هەموو ئەمانە ئەتوانن کارێ بکەن کە تووڕەیەکەیان کۆنتترۆلکەن بەچی چکە تووڕەبوون قۆناغە ینی پێشەوەی بگی بە تووڕەبوون چەند قۆناغێک هەیە وەکوتم سەرەتاکەی ئەوەیە کارێک هەیە تۆ بەدڵت نییە واکە تۆ بێتاقەتەبی واکە تۆ توانای بیرکردنەوە لە دەچەی واکە تۆ تێگەشتێکی ترت بۆ هەیە هەموو ئەمانە واکەن ئەدگێنن بە ئەنجامێک کە پێوترێت تووڕەبوون ئیتر لە تووڕەبوونەکەشا کۆمەڵە کار و کاردانەوەی تر هەیە و تا کۆتایی کە وەک فەرمووت سەرەتاکەی شێتیە و کۆتاییەکەشی پەشیمانیە بەڵام چۆن وا بکەین تووڕە نەبین وەگوتم هەمومان یعنی جگەلەوەی کە کۆمەڵە تەکنیک هەیە با قسە لەسەرەوە بابەتە بکەین کە هەمومان بتوانین کۆنتترۆل دەکەین بۆچی تووڕە ئەبین ئەم پرسیارە زۆر گرنگە بۆچی تووڕە ئابین یعنی ئەو کاتی کە کارێک هەیە من کاردانەوەی من تووڕەبوونە بووی وانە ئەو کارت چییە بۆ واکە من تووڕە بم ئەی باشە من تووڕە بووم من ئەگەینێ بەکوێم تووڕەبوونە هەنی با ئەم پرسیارە لە خۆم بکەم بیری لێ بکەمەوە من ئەگەینێ بەکوێ ئەنجامی ئەم تووڕەبوونەی من واکە کارەکە بگاتەوە قۆناغی پێش ڕوودانی نەخێر
واکە لە داهاتووە بۆن منە ساڕێژی و برینە بکە نەخێر واکە بەعکسەوە برینێکی تر دروستەکە چەند برینێکی تر دروستەکە ناشرینی دروستەکە کۆمەڵێشتی تر دروستەکە بە دوای خۆی یعنی ئەکرێ تەنها پێش ئەوەی تووڕەبی تەنها پێش ئەوەی تووڕەبی 5 خولە کەمتر زیاتر بەس ئەوەنە تووڕەبوونەکە دواخە بیری لێ بکەرەوە ئێمە زۆر جار لە زۆر شوێن ئەوم وتووە زۆر جار کارێک ئەنجامەین ئینجا بیری لێەکەینەوە ئەنجامەکە ئەگا بەچی کارەکەت ئەنجامیاوە بیری لێ بکەیت و بیری لێ نەکەیت هەر ئەنجامەکەی یەتە بەرهەم بەڵام ئەگەر ئەنجامەکەی باش بێ خراپە بەڵام پێشەوەی تۆ کارەکە ئەنجام بی بیر بکەرەوە بزانە ئەگەر ئەم کارە ئەنجام بی ئەنجامەکەی چییە بێ تۆم کاراکەی وانە ئەی ئەنجامەکەی چیە بێ پێشەوەی کارەکە بکەی بیری لێ بکەرەوە پێشەوەی تووڕەبین با بیری لێ بکەینەوە تووڕەبوون ئەمانگەێنێ بەکوێ ئەمانگەێنێ بە حەق ئەمانگەێنێ بەوەی ئەمانەوێ ئەو برینە ساڕێژەکە دروست بووە ئەو کارە هەڵەوەشێنێتەوە دروست بووە ئایاماناکە بە ڕێژەی لە 99.9 بانەڵێم لە 100 نەخێر نیکە برینێک ساڕێژ ناکە برینێکی تر دروستەکە جوانت ناکە ناشرین تەکە یعنی هەموومان ئەمە مانایەوە نییە کە بڵێم ئیتر با هیچ کەس تووڕە نەبێ نەخێر هەمومان تووڕەبوومانەیە بەڵام ئەگەر هەر تووڕەبووی ئەو پەڕی کەمێتی تووڕەبوونەکەت دەرخە لانی کەم خۆر تووڕابی بەڵام لانی کەم کەمێتی تووڕەبوونەکەت دەرخە وەکەوەی کە مامۆستا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەگەر بە پێوەبووی دانیشە ئەگەر دانیشت بووی بۆ ئەگەر بە پێوەبووی دانیشە ئەسڵان بۆچی ئەو پرسیارە با بکەین لەبەرەوەی لە کاتی تووڕەبوونەوە کەوترێ بەداخەوەڵم بەداوی لە برنیشەوەکەوە ئاڵم ئەقڵیەت دا ئەماڵڕێ لەو کەسە کە ئەقڵیەتیشی تیانەما دەست ئەوە شوێنەیە کێشە دروستەکە کاردانەوەیە پەچەکردداری هەیە بەڵام کە دانیشتی بە پێوە ئەمە تەمەکە پێ بە دانیشتی توانای ئەمانەت نامێنێ یا ئەسڵ تواناکەت کەمە بێتەوە یا مەجای جوڵەت کەمە بێتەوە حتا ئەگەر دانیشت بووی پاڵکەوە تەمان پێش ئەوە شتێک هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو مژدەیەک یا بەوانەی کە زۆر تووڕابن أعوذ بالله من الشيطان الرجيم لەو کاتی کە ئەزانی زۆر تووڕەی ئەوە بڵێ چەند جارێکەوە بڵێ بە دڵنیاییەوە کاریگەری هەیە بەڵام دوای ئەوانەش کرێ گەر بۆن منە هەر نەگەشی بەنجام دەستنوێژێک بگرە چکە ئەو خودی خۆی بە خواردنەوەی بە بەرکەوتن بە دەم و چاو و دەست کاریگەری هەیە حتا بە لە پیپەکان کاریگەری هەیە لەسەر هێوربوونەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بگەڕیتەوە دۆخێکی باشتر بگەڕیتەوە بۆ ئەوەی کە فکرت بێتەوە شوێنی خۆی چکە لە کاتی تووڕەبوونا فکرت نامێنێ بیرت نامێنێ هەموو ئەمانە کاریگەریان هەیە دواتر دوڕکات نوێژەکەی وەرزشێکی سادە و کەم لە ماوەیەکی کەمە جوڵەی تایە هەسان و دانیشتنی تایە و ئاکات و ئارام بیتەوە چکە تۆ ڕاستەخۆ پەیوەندی لەگەڵ خۆی ئابەستی پەیوەندی لەگەڵ هەموو ئەو هۆکارانەی وایان کردو تووڕەبی ئەبچڕی زۆر باشە چۆن دەوترێت ترس بەشێکە لەمانەوەی مرۆڤایەت یان ئەگە مرۆڤ ترسی نەبێ ینی ترس نیعمەتێکە خۆی لە خۆی بەڵام ئەوەی بێ کۆنتترۆلی بکەیت دەکرێت بڵین تووڕەبوونیش بابەتێکە بۆ مانەوەی مرۆڤایەتی گرنگە بەڵام لە چ کاتێکا تووڕەبین چۆن تووڕەبین بە چ شێوازیە تووڕەبین ئایا تووڕەبوونەکە بگاتە ئەو ڕادەی کە شارەزان لە فقهی ئیسلامیاڵن ئەگەر کەسەکە لەگەڵ خێزانی شەڕ و دەمەقاڵی بوو لە کاتی تووڕەبوونە تەلاقیشی لێ خوارد تەلاقی ناکەوێت بەبستنەوەی ئایا ئێمە واتێ بگەین تووڕەبوون هەر نابێ هەبێ یان نەخێر تووڕەبوون خۆی بابەتێکی سروشتی و ئەبێ هەبێ بەزە بێ کۆنتترۆلی بکەین و شێواز و ڕادەکەی بزانین طبعا هەر لە سەرەتا شوتم تووڕەبوون لە ناخی هەموو تاکێکە هەیە ینی خی گەورە چۆن مرۆڤی دروست کردووە چۆن چای بۆ دروست کردو چۆن هەستی بیستنی بۆ دروست کردووە چۆن هەستی چێژ و تامی بۆ دروست کردووە هەستی تووڕەبوونیشی بۆ دروست کردووە بەڵام کوردەواری خۆمان کۆمەڵە پەندی زۆر جوانمان هەیە لە بەرد لە جێی خۆی سنجینە دروست ئەو کاتی پێویستە تووڕەبی ئەبێت تووڕەبی ئەگەر نا زۆر شت هەیە ڕەنگە بەدەستی نێنی بەڵام ئەو کاتانە کەین لە سەدات چەنی ڕۆژەکەت پێگەهێنێ لە سەدات چەنی تەمەنی تۆ پێگەهێنێ ئەسڵەن تووڕەبوون لە شوێنی خۆیان تووڕە نەبی ڕق لە شوێنی خۆیان ڕقت نەبێ نازانم دەنگ بەرزکردنەوە لە شوێنی خۆیان نەبێ هاوار لە شوێنی خۆیان نەبێ گریان لە شوێنی خۆیان نەبێ نەقسێک هەیە لە وەکو چۆن بۆن منە ڕاستگۆی ئەبێ هەبێ نازانم پێکەنین ئەبێ هەبێ خواردن ئەبێ هەبێ هەموو ئەمانە چۆن بوونیان ضروریەتە ئەبێ هەبن تووڕەبوونیش ئەبێ هەبێ بەڵام ئەمە نەکەین بە وەکڵێ هۆکارێک بۆی کە بە خۆمانی ببەخشین بڵێن مادەم ئەبێ هەبێ کەواتە بێت تووڕەبم کەی تووڕە ئەبی و لە چی تووڕە ئەبی و بۆچی تووڕابی ئامانجی تووڕەبوونەکە چییە ئامانجێکی دنیاییە ئامانجێکی قیامەتیە ئەسڵەن پێشەوەی تووڕەبی بیرت کردوتەوە لەوەی کە ئەمە تا چەند هەقە تووڕەبی لەسەری چکە ئێمە زۆر جار شتێکەیە سەراب بوونی هەیە بەس نایبینین ئەیبینین بەس بوونی نیە ئەفوو سەراب شتێکە بوونی هەیە ئەیبینین بەس بوونی نییە لە ڕاستیە
زۆر جار ئێمە تێگەشتنمان بۆ شتەکان بە هەموو ئەقڵ و بیرکردنەوە و تێگەشتنی خۆمان شێوازێکە لە ڕاستیە شێوازێکی ترە پێش ئەوەی تووڕە بوون تەواو بیر بکەرەوە و دواتریش ڕاوێش بکە ئەدگەێنێ بە ئەنجامێک کە ئەگەر تووڕەشبی وەکەوترێ کاردانەوەکانی زۆر نابێ لێکەوتەکانی زۆر خراپ نابێ کاریگەریەکانی زۆر نابێ محەممەد هەندێک کەزان هەر بە سروشت بۆ بە تەبیاتیان نەرمونیانن ینی کەمترین تووڕبوونیان هەیە چەند هوونەیەک بەسەراتێکی خۆش گەرماوڕەیەکمە لە داخلی هاوڕێی کەمەویستمان تووڕێکین گرتمان بەشانەوە لە گەرمەی خەوا بوو وێنانمان خۆ بە قادرمە ڕاکردنات نەخوارەوە بەس بۆی تۆزە تووڕە بێ ئەی خەبەری بوویەتی کاکسنەوەی سەروەر بووی کاکسەرۆ یاخوازارە پێ نەگەیر وەزە باشە جامەوەسم چییە هەندێک کەسەیە هەر بە سروشتی ینی زۆر بە کەمی تووڕە ئەبێ ئەمە ینی لایەنە باشەکەی چییە چ شتێکی باشی تێدایە هەم بۆ خودی خۆی هەم بۆ بەرامبەریشی کە بەم زۆرە تەسەڕوفەکان وەک مامەسا فەرمووی دەستماچکردنی کەمە جوانە ئەوە ڕەنگە ئیتر بڵم گەورەترین ئەنجام بێ بووی دەستماچکردنی کەمە اینجا یەکی لە سەحابەکان هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو یعنی چۆن وا بکەم لە دنیاە زۆر دڵخۆش بم سەرکەوتوو بم سەرکەوتنەکانی دنیا بەدەست بێنم بۆ دنیا قیامەت نا فەرمووی تووڕەمە بە دووباری لێکردەوە هەر فەرمووی تووڕەمە بە تا سێ جار هەر فەرمووی تووڕەمە بە سەحابەیەکی تر هاتە لای خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی چی بکەم تا ڕەحم و سۆز و بەزەیی خۆی گەورە بەدەست بێنم بۆ قیامەت فەرمووی تووڕەمە بە دیسان سێ جار هەر فەرمووی تووڕەمە بە یعنی چ بۆ سەرکەوتنی دنیا چ بۆ سەرکەوتنی قیامەت خۆمان بە دوور بگرین لە تووڕەیی ئەم کەسە کە ئەو پەڕی ئارامگری لە طبیعەت و کەسایەتی خۆیان هەیە نزیکە لەوەی کە ئەو دوو مژدەیە بەدەست بهێنێت ناڵێم لە 100% بەدەستهێنێ بەس نزیکە لەوەی بەدەستی بێنێ ڕەنگە ئاسانتر بەدەستی بێنێت لە منێک بۆ نمونەکە تووڕەیی بەشێکی گەورەی ژیانمە بەڵام ئەمە مانای ئەوە نەبێت کە من بڵم مادەم کەسێکەیە طبیعەتی وایە نەرمە نەرمی ئەنوێنێ ئارامگرە لەسەر خۆیە هێور و هادا ئەبێ کەسێکیش هەبێ لە بەرامبەر یا پێچەوانەی من ئەفم کە من طبیعەتیشم ینی خۆم دروست یەکەم طبیعەتی خۆم دروست یەکەم بەڵام بەشێکیشی کاردانەوەی چواردەورەکەمە پێمەڵێن تۆ زۆر تووڕەی پێمەڵێن تۆ ئەمە بێ بە شتێک لە مێشکی منە هاتچەسپێت ینی چواردەوری زۆر کاریگەری هەیەەوە ئەگەر لانی کەم کەسێکمان بینی هەوڵ بین بەدڵنیایە گۆڕانکاریەکە بەدڵنیایە لە قۆناغێکە تووڕێی بوونەکەی خۆی خواردۆتەوە بەدڵنیایە لە قۆناغێکە توانیوێتی سەیتەرە بەسەر خۆی بکە با ئەمە ببینین پیشانی خۆشی بینەوە بیکین بە هاندانێک بۆ خۆی چکە وەک چۆن پێڵی تووڕەی تۆ کەسێکی وای ئەی چەسپێنێ بەسەریا بە هەمان شێواز هاندانە جوانەکانیش کە واقعین من ناڵم شتی ناواقعی پێ بڵێ کە واقعین چکە بینیوتە تووڕەبوونێکی خۆی خواردۆتەوە بینیوتە ئارامگریەکی حتا لەسەر و قۆناغێکە لەسەر و تۆ بووکە تۆ خۆت بە ئارامگرە زانی ئەمانە با پیشانی خۆی بینەوە واکە کەسێکی شەگەر پێی وابێ لە ناخە هەر خۆی بە تەبیعەت تووڕەیە طبعا ئەوە بە هەڵە پێی گەشتووە ئەگەر ناوەک وتم هەمومان هەر تووڕەبوونمان هەیە بەڵام هەمووشمان ناتوانین کۆنتڕۆڵێکی زۆر جا کاک محەممەد کاکدانا شەیتان لەوانێ وەزوەسەیە دروستکە لە ناختا بڵێ ئەگەر تووڕە نەبم لەوانێ کەسی بەرامبەر بەجێلم زانێ یان بە کەمم زانێ ینی ئەمە زۆر جار ئەمە دروستە بێ ئەمە ئەبێتە هاندانێک ئەم وەزوەسەیە تووڕە بێ کەسەکە جایشی شەیتان چیە گەر بۆ دوشتی وانە بێ وانە بەڵام ئەی ئیشی مرۆڤ چێک کە خۆی گەورە بیر و هز و ئەقلی پێیاوە ئێ زۆر باشە لە 100% ینی ئەوە ئیشی سەرەکی شەیتانە چکەوە قۆناغێکە بۆ دابڕان لە دین قۆناغێکە بۆ کوشتن قۆناغێکە بۆ دزی بۆ ئیتر هەموو ئەڵا مەدخەلێکە بۆ چونە ناو هەموو تاوانە خراپەکان باشە ئەی بەڵام کاتێک خۆی گەورە ئاگاییەوە بە مرۆڤێک هزر و هۆشیەوە بە مرۆڤێک بۆ بەراوردە لە دوشتی ئاوایە لە بەڵێنەکەی خۆی گەورە إن الله مع الصابرين وبڵێنی خۆی گەورەیە لەگەڵ بەڵێنەکەی شەیتان یا پێشبینیەکانی شەیتان بۆ تۆ یا پێشنیارەکانی شەیتان بۆ یا وەسوەسەکانی شەیتان بۆ تۆ جیاوازێکین لەبینی ئەم دوانەیە کامیان حەقن و بەڵگەی کامیان ڕاسترە و تو زیاتر باوەڕ بە کامیانەکەی ئیتباعی کامیانی شوێنکەوتووی کامیانی و بەدڵنیاییەوە پێدەڵێم ئیشی سەرەکی شەیتان ئەوەیە بەس ئیشی ئێمەش بێ لانی کەم ئەگەر تێنەگەشتین جیاوازی بکەین لەبینی ئەم دوانەیە ئەگەر خۆمان تێنەگەین جیاوازی بکەین لەبینی ئەو دوانەیە و کاتە حتمەن باشترینەکە هەڵەبژێرین بەڵام باشترینەکە سەرەتاکەی زەحمەتە و کۆتاییەکەی ڕەحمەتە بەڵام ئەوی دی سەرەتاکەی
ڕەحمەت نییە بەخوا بەڵام هاڵێ وەکڵێ ئاسوودەیەکی دەرونی کاتی بە تۆ بەخشێ دواتر ماڵوێرانی و دەسماچکردن و زۆرش بەدوایە هەیە کە ئاساوارەکەش هێشتا هەروەکۆی ئەمێنێتەوە باشی ناکات. ئەم تووڕەبوون و ئەم تەعاملی لە کۆمەڵگەی ئێسەی کوردی خۆمانە هەیە تاکەکان لەگەڵ یەکتری گەورە لەگەڵ بچووک ژن لەگەڵ پیا و گەورە لەگەڵ بچووکتر لە خۆی باوکو دایک لەگەڵ مناڵ بە هەموو جۆرەکانیەوە ئەمی کە ئیبینی شۆفێریەکە لەسەر شەقامێک ئەم دەستشکانە و تووڕەبوون و هۆڕین لیان و یا لەسەر شتێکی بەسیط ئەوترێ مام برازای خۆی کوشتۆ برابرای خۆی کوشتووە ئەم هەموو حاڵەتانەی کارەساتە یعنی دڵتەزێنانی ئەیبیستین لە ئەنجامی ئەم تووڕەبوونانە ئێوە بە دیدێکی با بڵێن پەروەردەیانە لە خودی ئەو کەسانەکە سەیری بکەن ئایا ئەم تووڕەبوونانە ئەچێتە ئەو چوارچەوەی تووڕەبوونی دروستە و لە شوێنی خۆیەتی یانە خێر هیچی پێویست نین و هەمووی لە ڕادە بەدەرە و هەمووی تووشی نەدامەتێکە لە ئاخیرا زابابن یەک پرسیاری تر بکەم وەڵامەکەی ڕەنگە لای هەمومان بێ ئەم جۆرە تووڕەبوونانە لە سایەچنی ژیانی ئێمەی داگیر کردووە ڕوونە بەشێکی زۆری ڕۆژەکەمانی داگیر کردووە بەڵام چەند مانوومانەکات تووڕەبوون لە شوێنی خۆیان مانوت ناکە ئەنی هەرە بۆ جیاوازێک بۆی بزانی ئەو تووڕەبوونەکەت هەقەیاننا تووڕەبوون لە شوێنی خۆیان مانوت ناکە بەڵام تووڕەبوونی ناحەق دەرونیەن زۆر نامڕتاحەتەکە تووڕەبوون لە شوێنی خۆیان کەمترین کاتی ڕۆژەکەت یا کەمترین کاتی تەمەنت ئەگرێ بەڵام تووڕەبوون لە شوێنی خۆیان نەبێ کاتێکی زۆر ئەگرێ چکە دوای تووڕەبوونەکە قۆناغی دوای تووڕەبوونەکە ئەگەر لە شوێنی خۆیان نەبێت چییە بیرکردنەوەی لێی پەشیمان بوونەوەی لێی نازانم چۆن کێشانەیە بەدوای خۆیان هێنێ بەڵام تووڕەبوون لە شوێنی خۆیان ئەمانەی نییە یعنی ئەمانە جیاوازیەکەن ها کۆمەڵی خاڵن جیاوازی بینی دوو تووڕەبوونەکەت بووەکە کامیان لە شوێنی خۆیەتی و کامیان لە شوێنی خۆیانە بەڵام ئەمە دیسان ئەوەیە کە ئێمە زۆر بەدەیان لە زۆر شوێن ئەوە ئاڵام باوەڕمان بەخوا هەیە بەڵام ڕاستگۆنین لەگەڵ خۆمانە ڕاستگۆنی کە باوەڕمان بەخوای گەورە هەیە چکە گەر بەڕاستی باوەڕمان بەخوای گەورە هەبێ بێ باوەڕمان بە بەڵێنەکانیشی هەبێ بێ باوەڕمان بە نێردراوەکەشی هەبێ بێ باوەڕمان بە حەدیث و فەرموودە و بایەتەکانی قورئان هەبێ دە لە ناو ئاەتی پیرۆزی قورئانە من ئەڵێم تەنها ئەو ئاەتە ئین الله مع الصابرین بەس ئەو ئاەتە بەسە بۆی کە تۆ ئارامگربی خوات لەگەڵایە خوا ئەیتر هەموو کەون دژت بێت تۆ خوات لەگەڵایە ئەگەر بەڕاستی باوەڕت وایە خوا گەورەترینە خوا خۆڵقەنەری هەموو کەونە خوا خۆڵقەنەری هەموو سەرزەویە کون فەیەکونە و پێشت وایە کە خوای گەورە لەسەر حەقە باوەڕشت بە بەڵێنەکەیەتی و باوەڕشت بەخوا هەیە چۆن باوەڕ بەم ئاەتە ناکەی یعنی بەشێکی زۆری ئەم تووڕەبوونانە یان بیر ناکەینەوە یان لاوازی باوەڕەمان ئەڵێن بێ باوەڕی ئەو پڕی لاوازی باوەڕە بەڵام ناومان ناوە تووڕەبوونێک لە شوێنی خۆیان بەس دەروونمان مانووەکات مامۆستا محەممەد تا چەند گرنگە کەسێک کە سوورەزانەی ینی خودی ناخی خۆی تووڕەبوونی تێدایە ئەمشەو بەردەوام هاوڕێتی کەسانی بکە کە نەرمونیانی تێدایە بۆی کە ئەمەش کاریگەریە بێت لەسەر خودی خۆی یان هاوڕەیەکی کە نەرمونیان و لەسەر خۆترە بوردە وردە لەگەڵ یا خەری بێت چکە پێم وایە بێت ئەمە لەوانەیە باشترین ڕاهێنەرێک بێت بۆی کە ئەم کەسە لە حاڵەتی تووڕەبوون وردە و دەباش بێت چکە و کەس هاوڕێتی بەردەوام لەگەڵایەتی قسەی ئەوی ینی پێ قوبوڵە ئەمە تا چەند گرنگە با فرمودێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵامەیەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المرء على دین خلیلی ینی بە دڵنیاییەوە کاریگەری هەیە بەڵام نەبێ بەوەی کاڵێ کوردێکیان بردە ئەڵمانیا ینی هەر یانویست فێری کۆمەڵی زمان و شتێکیان نەبوو بردیان لە ئەڵمانیا تر وتیان بینە لادەیەکی دوور کە هیچ کوردێکی نەبینێ باشە وتیان ئیتر لەو لادەیە ئەتوانێ مادەم کوردی لێ نییە ئەوان هەمووی ئەڵمانی خۆوان کوردی نازان تا بە کوردی قسەی لەگەڵکەن ئەم فێری کوردیەکە ئەبێ ئەڵمانیەکە ئەبێ فێری ئەڵمانیەکە ئەبێ کوردەکە هەڵە دوای ماوەیەکە ڕۆژنە سیرەکەن هەمووی ئەولادەیە بە کوردی قساکەن نەبێت ئەوەی کە من ناڵم زمانی کوردی خۆ خراپەکەی بەس بۆ قۆناغە باشترە بۆ ئەم فێری بۆ من ئەڵمانی بێ هەمیشە سروشتە باشەکەی تۆ پارێزگاری لێ بکە ئەو پەڕی پارێزگاری لێ بکە و هەوڵ بە کاتی ئەتوێت سروشتی کەسێکی خراپ بگۆڕی بە سروشتێکی باش سروشتەکەی خۆت لە دەست نەیە هیچ کات سروشتەکەی خۆت لە دەست نەیە چ بە قسەی بەرامبەر چ بە قسەی هاوڕەکانی چواردەورت چ بە قسەی ئەوانەی کە لە چواردەورتە نەهاندانێکی خراپیان بۆ تەیە بە دڵنیاییەوە هاوڕێ کاریگەری لەسەر هاوڕێ هەیە بەڵام ئەبێت تو ئاگاداربی سروشتەکەی خۆت نەدۆڕێنی لە پێنا و باشکردنی کەسێکی تر ئەو باشنەکەی تو حاڵت چاکیمەکە با خراپ نەبێ ئەگەر ئەزانیت ئەو توانایەت هەیە کاریگەریت هەبێت لەسەری ئەویش نایەت تو بڕۆ هاوڕێتی بکە چکە ئەرکە لەسەر شانت من ئەرکە لەسەر شانی خۆم بێم کۆمەڵە پەیام بگەێنم تا بتوانم چواردەورەکەم بە ئاگا بێنمەوە لە کۆمەڵێک خاڵ ئەرکە لەسەر شانم هاوڕێکم کە تووڕێ بە ئاگای بێنمەوە ئەوەندەی ئەتوانم بەڵام ئەرکە لەسەر شانم لەو هاوڕێم دوورکەمەوە کە بزانم
کاریگەری سروشتە خراپەکەی ئەو بەسەر منەوەیە ینی جیاوازی ئەو دوانە بکەین من وەک خۆم وەکتوە پرسیار لەوانەیە هاوکارم کاکدانە پرسیارێکیمان بێ بەڵام جگەلەوانی باسمان کرد لەو کاریگەریە خراپانی کە بەجێ هێڵێ بەڵام لەسەر تەندروستی خودی خۆمان چ کاریگەریەکی لاوەکی و خراپی هەیە بۆ نمونە زۆر جار ئەو پزیشکە بەڕێزانەی کە ئێمە بانگشتیان نەکەین باس لەوە بکەن نەخۆشی زەخت و شەکرە و دڵ و هەموو ئەو نەخۆشیانی دیکە نەخۆشیە دەرونیەکان نەخۆشەکانی کە پێیوەستن بە مێشکەوە زۆربەی زۆری بەشێکی کاریگەری ئەوەیە کە کەسێکی دائیمان سترێس و تووڕەیە بۆیە ئەم کاریگەری لەسەر تەندروستی خۆشی قسەکە لەوەی یانیەگەر من تووڕا بم چواردەورم زەرەرەکە بەڵام دوجار خودی خۆشم زەرەرەکەم لە ڕووی تەندروستیەوە بەدڵنیاییەوە پێش چواردەور خۆت زەرەرەکەی تۆ لەبەرەوەی بەشێک لە پاداشتی گەوری قیامەتیەوە با مسۆگەرەوە لە دەسەیەک لە کاتی تووڕەبوون چکە هەر کەسێک تووڕەبوونی خۆی لەبەر خوا بگرێتەوە خی گەورە لەو دنیا ڕازیەکە بە داواکاریەکانی ئەمە لە ڕووی قیامەتەوە ئەی لە ڕووی دنیایەوە تۆ دەرونێکی نائارامت هەیە ئەگەر جەستەیەکی لە 100 تەندروست هەبێ هیچ کاریگەری لەسەر تەندروستی جەسەد نەبێت تووڕەبوون ئەگەر هیچ کاریگەری نەبێ ئەگەر زەخت و شەکرە و جەڵدە و کۆمەڵەش بە دوای خۆیان نەهێنێ دەرونێکی نائارامت هەیە ئەسڵان کێشەی تەندروستی جەستە هەر کێشەیەک بێت ناگا بە کێشەی تەندروستی دەرون دروستی زۆر کێشەیە کەسێک دەرونی نائارام بەداوای لە بردنەوە لەمەوانی کە خاوەن پێداسی تایبەتن یا با بڵم کەسێکە عەقڵی نییە کە خۆمان پێوترێ شێت یعنی ئەوە جێی بەزەیەیە ئەوە ژیانی لە دەستیاوە یا کەسێک کەم ئەندامە شێت دەرونی نییە شێت عەقڵی نییە شێت دەرونیا کەسێک کە دەرونی نامرتاح بوو ئەگەر هەموو جەستەی یعنی ساغ و سەلامەت بێ هەر دەرونی نامرتاح هەر چێژی لێ نابینێ ئەوەی چێژ بێ لە ژیانە نایبینێ بەڵام تەنها دەرونت دروست بێ من ناڵێم ینی تەندروستی جەستە گرنگ نییە بەڵام تەنها دەرونت دروست بێ بەشێکی زۆری بۆشایەکانی جەستەشت بۆ پڕکاتەوە وێ زۆر کاریگەری هەیە زۆر سپاسەکەی بەڕێز کاک محەممەد میرانی ڕاهێنەری پەروەردانی خودتی خۆ بەخێر بێ سەر تەوەرەکە زیاتری هەڵەگرت بەڵام ئیتر خۆشحاڵ هەر ئەو نەژەتوانی کات خوازیارم توانی بێتمان ئینشاءالله کۆمەڵە پەیام بگەینین کە جێ خۆی بگرێت